ئێمە ئەوە 17 جارێ لێرە خۆپیشاندان دەکەین. 3 جا منیان دەستگیر کردووە، 10 جاری دیش 100 جاری دیش دەستگیرمان بکەن، ئێمە بەردەوام دەین چونکە کاری چاڵەمان نەکردووە. ئێمە داوای مافی خۆمان دەکەین کە ئەویش دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. ئێمە لە زاخۆ تاوەکو خانەقین سەرجە مامۆستایانی وانەبێژ بانگەوازمان کردووە کە بێن بۆ ئێرە بۆ داوای مافی خۆیان. ئێمە ئەو ژمارەیە بەکەم نازانین چونکە هەر کەسێکیان بە هەزار مامۆستای وانەبێژ حەسابە، چونکە مناڵەکانی ئەوان ئێمە دەرسیان پێناڵێ، مناڵەکانی ئەوان و کچەکانی ئەوان لە قوتابخانەی تایبەت دەخوێنن، لە دەرەوەی وڵات دەخوێنن، بۆیە وەڵامی ئێمە نادەنەوە. باچیان پێ نییە حەز دەکەن کۆمەلگایەکی ناتەندروست، کۆمەلگایەکی نەخوێندەوار، کۆمەلگایەکی داوای مافی خۆی نەکە، ئەوەیە کۆمەلگایەکی یعنی کورت و پخوت شەلەل، ئەوەیە زیاتری چیتر نییە چونکە 35,000 کەس هاوار دەکا بەڵێ بۆ دامەزراندن ئەو 35,000 لە هەر وڵاتێک بێ ئەو وڵاتە ئاڵتونی لێ دروست دەکە ئاڵتون، بەڵام لێرە هەرکەس جوابیشی ناداتەوە. پەیامەکەمان زۆر زۆر ڕوونە تەنها دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. سەبارەت بۆی مامۆستایانی وانەبێژ ئێمە نووسرامان بۆ ئەنجومەنی گشتی ڕاژە کردووە لە هەرێمی کوردستان و داوای بە گرێوەزبوونمان بۆ کردوون بۆ بابەت. چاوەڕێی وەڵامین ئەوانش پێویستیان بۆ هەیە دراسی خۆیان بکەن.